بابەتی دووەممان بەناونیشانی ئێران خەریکە خۆی بەدەستەوە دەدات. ئەم بابەتە لە ئامادەکردنی هاوڵاتی وا دەکەی مەسعود پزیشکیان بەسەر چوو، خەڵکی وڵاتەکەش هاوەریان لە هەستاوە و تاران ناچارە پەنا بە وڵاتانی دیکە ببات. ئەوەی بەسەر خەڵکی ئێراندا دێت لە ماوەی 58 ساڵی ڕابردوو وێنەی نەبووە، بە جۆرێک هێندە بە یاوی ڕووی تێکردون کە لە بۆشای ئاسمانەوە ڕووبار و بەنداوەکان بە وشکی دەمێنرێت. ئەم ساڵ تا ئێستا 20 پەرزگای وڵاتەکە تەنانەت یەک دڵۆ بارانی بەخۆیەوە نەبینیوە. لە کاتێکدا ئێستا وەرزی بارانە، دەبوو لە مانگی نوێی ئەم ساڵەوە باران لە ئێراندا دەستی پێکردبە. ئەوەی زۆرترین زیانی بەرکەوتووە تارانی پایتەختە کە 15 ملیۆن دانیشتووی هەیە بۆتە شارێکی وشک و برنگ. پێشتر مەسعود پزیشکیانیش سەرۆکی ڕژێمی کۆماری ئیسلامی ئەگەر تاوەکو مانگی 12 باران نەبارێت دەیوت کە پێویستە خەڵکی تاران شارەکە چۆڵ بکەن. بە گوێرەی راپۆرتێکی ڕۆیتەرز نزیکەی لە سەدا 10 بەنداوەکانی وڵاتەکە وشک بوون و هیچ جاوێکیان تێدا نەما. میدیاکانی ئێران باز لە دۆخی خراپی خەڵکی وڵاتەکە دەکەن و دەڵێن ئیتر وەک جاران نەماوە. بەرپرسانی وڵاتەکە بۆ پارێزگاریکردن لە ئاو ڕۆژانە 6 بۆ 12 ساعت ئەو لە ماڵان دەگرنەوە. لە ڕۆژهەڵاتی کوردستانیش دۆخەکە خراپترە. میدیای ئێران دەڵێت ئێستا خەڵکی بانە تەنها 2 کاتژمێر ئاویان بۆ دەکرێتەوە. لە تاران دۆخەکە بە جۆرێکە هەندێک کات 15 کاتژمێر بۆ ڕۆژێک ئەو لە خەڵک دەگیرێتەوە. بەڵام بە شێوەیەکی یاسایی دانیشتوانی تاران 12 ساعت لە ڕۆژێکدا هیچ ئاوێک بە بەلوعاکانیان یان بە شێرەکانیاندا نەهێت. دانیشتوانێکی تاران بۆ پێکەی ئێران وایر دەڵێت ئێمە لە قوتابخانە باسی بەرزەخ و دۆزەخمان بۆ کراوە، بەڵام ئێستا ڕێک وەک ئەوەیە کە لە نێو هەردووکیاندا بژین بەهۆی بێبارانیەوە. هەوای پیسیش بەرۆکی دانیشتوانی شارەکەی گرتووە و ئێستا بووەتە یەکێک لە پیسترین شارەکانی جیهان. ئاشانسی هەواڵی میهر دەڵێت بەندا و عەمبارە سەرەکیەکانی تاران ئێسای تر تەنها لە سەدا 11 ئاویان تێدایە. بەرپرسانی وڵاتەکە کەوتونەتە خۆ و داوای یارمەتی لە وڵاتانی دیکە دەکەن. عەباس عەلی ئابادی وەزیری وزەی ئێران دەڵێت هەر وڵاتێک ئاومان پێ بفرۆشێت ئێمە ئامادەین لێ بکڕین. پێشتر عەلی خامنەئیش ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێران داوای لە دانیشتوانی وڵاتەکەی کرد دەست بە ئاو بگرن، بەڵام خەڵکی وڵاتەکە دەڵێن ئەمە داوایەکی نامەعقولە، چونکە خۆ بەرپرسان هەر ئاو ناکەنەوە بۆمان تاوەکو دەستی پێوە بگرین. ئەمەژە بابەتە بوو کە لەلایەن ڕۆژنامەی هاوڵاتیەوە ئامادەکرا.